دەم باش خوێندەکاری من هێژە و دەلال ئەز مامۆستا جەمیلەمە مامۆستایە برانشی بیرکاری ئیرۆ ئەمێ وانەیە یەکەم ژێ پرتوکە خۆیان چار ببن لێ دێ بەری ئەم تەبلی پرتوکە خۆیان چار ببن ئەمێ وەکە لێڤەگەرێکە بچووک ژێ پێپیلکێ خۆیان پێپیلکا یەک یا دو یا سێ یا چار بن نهاکێ لێ دێ وەکە لێڤەگەرێکە بچووک ئەمێ باودورە فێر ببن لێ دێ پێپیلکێ مە یەکەم ژێ هژمارە صفر حتا نها پێکتێ هژمارە صفر حتا هژمارە نه ژێ یەک هژمار پێکتێ ژی یەک پێکتێ لێ دێ دەما هژمارێک جەمەت بیرکاریدا هەبێ ئەم دەبێژن هژمارە یەک پێپیل ئەف هژمارە یەک پێپیل و دەما ئەم بێژن میناک جەمە هەشت هەیە هژمارە هەشت یەک پێپیلک جەمە نیشان دکێ ئەف هژمارە هژمارە یەک پێپیلک نیشان دکێ و ئەم ژێرە دەبێژن یەکانی یەکانی ژمارە نیشان دکێ یا ددووە دوو پێپیلک الجمع جهجمارة نه جهجمارة ده حياة هجمارة نوت ونه ده هجمارين ده بيبلك جمع نشان دكي هجمارين ده بيبلك جده هجمارة بيكتي وقد دمع عم بيجن ميناك دمع عم بيجن 26 جده هجمارة بيكتي و دو پێپیلک جەمە نیشان دکێ و جەمە یەکانی نیشان دکێ و دەهانیژی نیشان دکێ یا سسیە هژمارên سێ پێپیلک هژمارên سێ پێپیلک جەمە ژێ هژمارە سەدی حەیە جەمە هژمارە نەهسەد و نۆت و نەه پێکتێ ئەف هژمارێ ناوبەرە بە هەردوو هژمارەدا هژمارên سێ پێپیلک جەمە نیشان دکێ وەکە دەما ئەم بێژن میناک دەما ئەم بێژن 123 جەمە هژمارەکە سێ پێپیلک نیشان دکێ لێ دێ ئەف هەر سێ هژمارên سێ پێپیلک جەمە یەکانی نیشان دکێ و دەهانی نیشان دکێ و سەدانیژی نیشان دکێ دەما ئەم بێژن نەهسەد و نۆت و نە هژمار جەمە هەیە دەما ئەم وەرن کۆمی یەک بکەن مەلجەمە نەهسەد و نۆت و نە ما کۆمی یەک کرد هژمارە چ داما هژمارەکە چار پێپیلک داما لێ دێ ئەمێ بێژن هەزار هژمارەکە چار پێپیلک داما ژێ هژمارە هەزار حەیە ژێ هەزار ژێ هەزار حەیە نه هەزار و نەهسەد و نۆت و نە جەمە هژمارەکە چار پێپیلکە ژێ هژمارە نه هەزار و نەهسەد و نۆت و نە دەما جەمە تێب دەستخستن هژمارە هەری مەزن ژ پێپیلکە هژمارە چار پێپیلکە هژمارە هەری مەزنە لێ دێ دەما ئەم وەرن vê hejmara herî mezin jê pêpîlka çar hejmar ji hejmara çar pêpîlk dema em werin em komî yekê bikin neh hezar û neh sed û not û nê em werin komî yekê bikin cemma çi hejmar têv destxistin cemma 10,000 têv destxistin ev hejmareka pênc pêpîlka ev hejmar dema hejmara herî mezin ya çar pêpîlk em komî yekê dikin cemma 10,000 hejmareka pênc pêpîlk dest tê xistin li vê de hejmara pênc pêpîlk ev de hejmara 10,000 cemma hejmara herî piçûk jê hejmarên pênc pêpîlk tê gotin li vê de em ê bêjin 10,000 hejmara herî piçûka jê pênc pêpîlka dema em bêjin hejmarê me bê dawî ne heya hejmarekê û em bêjin 10,000 û yek gomûlo bêjin heya
هجمارة 9900 نوت و 9900 و نوت و نه اف هجمارین نابرا 10,000 دا و هجمارة 900 نوت و 9000 و 900 نوت و نه اف جوار ام بیجن هجمارین پێنجپێپیلک. لێدێ دەما پشتی ئەم فێری و هژمارەی پێنجپێپیلک بوون ئەمێ هژمارەکەت ناوبەرە بە هەردوو هژمارین پێنجپێپیلکدا ئەمێ میناکەکێ بنویسن. ئەمکارن بێژن هژمارە پێنجی و 7220 ئەف هژمارەکەت ناوبەرە بە هەردوو هژمارە هەری بچووک یا پێنجپێپیلک و یا هەری مەزن یا پێنجپێپیلکدا هژمارەکەت ناوبەرە وادەیە هژمارەکە پێنجپێپیلکە. لێدێ ji bo hesankirina xwendina hijmara pêncpêpilk cemma ئەمێ چکن ji bo hesankirina xwendina wêna û nivîsandinê jî. Lêdê bi aliyê ber bi aliyê rast ve ber bi çep ve ئەمێ bi awayê grûpa ئەمێ hijmarê xwe sê bi sê ئەمێ jev cuda kin em ji her sê hijmara re em dibêjin leq. Em ji her sê hijmarên aliyê rast ve em bê leqa yekanî û yadin jî em jê re dibêjin leqa hezaranî. Weke mînak em bêjin ev mînakê li cem me heye ev hijmar me nivîsiye pênçpêpilka her sê hijmarê ewil bi aliyê rast ve em jê re çi dibêjin leqa yekanî. Sê hijmar her sê hijmar em dikine grûpek. Hijmarê dûvî de leqa yekanî de ew leqeke dîtirê tê em jê re dibêjin leqa hezaranî. Lêdê vî awayî em hesan dikin va hijmarê xwe yê pênçpêpilk ke xwendin û nivîsandin jî. Lêdê li cem me hijmarê pênçpêpilk. Hijmarê li cem me em bi awayê nivîskiyê dixwênin û dinivîsin û em bi awayê hijmarî jî em dixwênin û dinivîsin. Weke mînak dema gul cem me em dibêjin hijmar li cem me heye. Weke em bêjin 24220 û sisê. Ev hijmareke hijmariya me nivîsî jî û me xwend jî. Bi awayekî dîtirê em karin ve hijmara binivîsin û bixwênin. Bi awayê nivîskî weke got em bêjin 24220 em karin hala jî bixwênin û bi awayekî dîtirê jî em karin binivîsin û bixwênin. Weke em bêjin 24223. Lêdê niha xwendekarê me nê hêja delal em ê derbasî nirxên pêpilka hijmarê xwe yê pênçpêpilk bin. Lêdê em ê ên mînakekê binivîsin. Hijmareka pênçpêpilk em ê nivîsin. Dema em werin bêjin 23253. Em ê çawa nirxê va hijmara naskin. Lêdê dema em li vêdê dibêjin sê yekaniya. Nirxê sê yeka. Her hijmarek di sê de yeka. Li vêdê pênc li vêdê dehaniya. Her hijmarek di pênc de bi deha tê nîşankirin. Li vêdê di do sedaniya. Her hijmarek di do de sedî nîşan dike. Li hijmara sê li cem me hezaranî nîşan dike. Her hijmarek di vê hijmara sê de hezarî cem me nîşan dike. Hijmara di do deh hezaranî. Li cem me her hijmarek di do de 10,000 nîşan dike. Em ê ên çawa me nîşan kin wanî. Li vêdê dema em dibêjin sê.
سێ دەما ئەم بێژن یەک کۆمی یەک کۆمی یەک جەمە چ ئەنجامێ دەدێ سێ دەما ئەم وەرن بێژن هژمارە پێنج خۆمە گوت دەها نیشان دەکەی ئەمێ بێژن دێ کۆمی دێ کۆمی دێ کۆمی دێ یەک کۆمی دێ جەمە پێنجا نیشان دەکەی یعنی دێ خوێندنێ دە دەمان تێن خوێنن پێنجی نیشان دەکەی دەما ئەم وەرن بێژن هژمارە ددۆ ددۆ لێ دێ مەگۆ سەدانی نیشان دەکەی دەما ئەم وەرن بێژن سەد کۆمی سەد چ ئەنجامێ دەدێ جەمە دسەدی سێ مەگۆ هەزارە نیشان دەکەی سێ جەمەیە دەما ئەمێ بێژن هەزار کۆمی هەزار کۆمی هەزار جەمە چ ئەنجامە دەدێ سێ هەزار ددۆ جەمە چ نیشان دەکەی مەگۆ هەر هژمارە ددۆ ده هەزارە نیشان دەکەی ددۆ ئەمێ بێژن ده هەزار کۆمی ده هەزار چ ئەنجامێ جەمە دەدێ بیست هەزار بیست هەزارە نیشان دەکەی دوی ئەوەی ئەم ناس دەکەن بۆ هژمارێ مەیە پێنجپێپیلک هەر هژمارێک نرخێ وێناکێ چییە لێ دێ ئەم تێنە داویبوونا هژمارێ نرخێن هژمارێ خوا ئەمێ دەرباسی هەڤروکردنێ بن هەڤروکردنە هژمارێن مەیە پێنجپێپیلک ئەمێ چاوە هەڤروکردنە بە هژماراکەن دەما میناک نەهاکە جەمە میناک جەمە هەبێ ئەم بێژن بیست و سێ هەزار و دسەد و پێنجی و سێ ئەv هژمارەکە پێنجپێپیلک جەمەیە دەما هژمارێک بەرامبەری وێلجەمە هەبێ ئەم بێژن چار هەزار و پێنجسەد و پێنجی و سێ ئەمێ چاوە ناسکن بێ هەڤروکردنا بە هەردوو هژمارە هژمارە پێپیلکێ وێن گەلک ئەو هژمارە مەزنە لێ دێ دەما ئەv پێنج پێپیلک جەمەنە ئەv چار پێپیلک جەمەنە دوی ئەوەی ئەمێ ناسکن ئێ پێنج پێپیلک مەسترە ژێ چار پێپیلکە دەما ئەم وەرن گۆ پێپیلکێمە یەکسان بن دەما ئەم وەرن بێژن پێپیلکێمە یەکسان بن میناک بیست و چار هەزار و شەشسەد و پێنجی و ددۆ هژمارەکە دیترێ بەرامبەری وێناکە پێنج پێپیلک جەمە هەیە وەکی ئەم بێژن سه و سێ هەزار و چارسەد و پێنجی و سێ ئەv ده هژمارە پێنج پێپیلک یەکسان جەمەنە ئەمێ چاوە ناسکن ئەمێ ئێ لە هژمارە ده هەزارانی ئەمێ مەیزێنن دەما ده هەزارانی کیژان هژمارە ده هەزارانی جەمە مەزن بێ ئەو هژمارە مەزنە دەما گۆ هژمار یەکسان بێ ئەمێ ئێنە هژمارە هەزارانی یا هەزارانی کیژە هژمار مەزن بێ ئەو هژمار یا مەزنە دەما ئەم وەرن گۆ هژمارە مەیە ده هەزارە یەکسان بن یا هەزارانی یەکسان بن ئەمێ ئێنە کیژانێ ئەمێ ئێنەیە سەدانی ئەمێ ئێن بێ هژمارە خۆیە سەدانیژی مەیزێنن گۆ دەما یەکسان بن ئەمێ ئێنە هژمارە خۆیە دەهانی دەما گۆ هژماری مەیە دەهانیژی یەکسان بن ئەمێ ئێنە یا یەکانی دەما یەکانی جەمە ئەv ددۆ بێ و ئەv سێیە هژمارە مەزن ئەو هژمار یا مەزنە لێ دێ دەما گۆ هژماری ما پێنج پێپیلک جەمە هەبن لێ دێ خۆمە گۆ دەما هژمار هەر پێپیلکەکێ ئەمێ بە ئالیە چەپە بە ئالیە ڕاستە ئەمێ چن کیژە هژمار ژیادی مەستر بێ ئەو هژمارە مەزنە دەما ئەم وەرن هژمارەکە پێنج پێپیلک جەمە بێ و هەردوو هژمارژی یەکسان بن دەما ئەم بێژن بیست و سێ هەزار و دسەد و بیست و سێ و جەمە هژمارێک بەرامبەری وێناکێ بیست و سێ هەزار و دسەد و بیست و سێ ئەم هاتن بە هەردوو هژمارەژی هەڤروکردنا ناوبەرە بە هەردوو هژمارەدا چێکن ئەم وەرن هژمارە ده هەزارانی یەکسانی ده هەزارانیە یا هەزارانی یەکسانی هەزارانیە
صدانی یکسانی هزار صدانیه دهانی یکسانی دهانیه و یکانی جی یکسانی دهانیه هر دو هجمار لوید ام بیجن یکسانن یکسانی هفن هر دو هجماری ما یکسانن لوید شاگرد من دلال ام تینا داوی کرنا وانه یا خوش خل لوید جی مگو هجمارا میا مزن یا گو پیپلکا گو زیادی تری مستر بی او ناکه لوید مگو 10,000 لوید جی 10,000 لوید اف هجمارا سیا زیادو مسترا لوید مگو او مسترا لوید خندکاری من دلال لوید امتینا داویا وانه انخوا ام سر رو پرتوک خوابکن سر رو پلا 13 چند پرسه من هنداری هنا امی پابدورا چار سرکن لوید پرسا مایا یکی چه بیجه امی والهیا داگرن امی چاو والهیا داگرن جمع اف تابلو هنه که هیا موریک ته هنا امی اوای هجماری چیکن نویسن لوید امی و تابلو و موریکا نویس هجمیر پابدورا و امی اوای هجماری دینن لوید یکانی الجمعه یکانی چند موریک الجمعنا امی پابدورا هجمیرن 1 2 3 4 5 امی این هجمارا خویا 5 نویسن با اوای هجماری امی چنا دهانی چند موریک ته دنا یک موریک جی جمعتنه امی جمع هجمارا 0 چیگن امی هرنا صدانی چند موریک ته دنا 1 امی هجمارا خویا 1 چیگن نویسن امی هرنا هزارانی چند موریک الجمع ته دنا 1 تاني امی دیسه هجمارا خویا 1 نویسن امی هرنا 10,000 الجمع 3 موریکانا هر 3 موریکا امی با اوای هجماری چیکن هجمارا 3 چه هجماره ددیما لوید هجمارا 1,000 و 105 داما لوید و هجماره هنه که امکارن با اوای کی دیتریجی نویسکی ام دینن امی چاو دینن امی بیجن 3 و 1,000 و 105 الفيدي ام تين بداوية في برسا خويا يكي الفيدي ام مگو بأوايا كي ديتري مهجمارا خو چيكر سهو 1,105 امی اینا پرسا خویا ددوا پرسا میا ددوا چه بیجی امی هجماری خوین لجیر امی ناسکن بیکی جانجوانه که هجمارا پêncpêpilk امی این هجماری خویک بیک خوینن امی ناسکن بیچن پیپل جمع تیده هنا لویده هجمارا اول الجمعه یا یک لویده 1,794 الجمع چند پیپل الجمعنا لویده 4 پیپل الجمعنا 4 پیپل الجمعنا ابناک الجمع هجمارا کشاشا نه پêncpêpilk امی نشانه شاش چیکن امی این هجمارا دیتری دبی 9,909 الجمع دیسا 4 هجمارن معناتو هجمارن 4 پیپلکن دیسا هجمارا کشاشا نه پêncpêpilk امی این هجمارا خویا سسیا 48,307 لویده 5 هجمارن لویده چوات دیما ما پêncpêpilk لویده اف هجمار پêncpêpilk هجمارا هری راستا هجمارا تالی 100 لویده 100 هجمارا کا 3 هجمارا پیکته اف هجمارا 3 الجمع 3 پیپلک او جی هجمارا کشاشا نه پêncpêpilk لویده اف انجاما پرسامیا ددوای جی لویده امگهانا چارا سرکرنا پرسا خویا سسیا پرسا میا سسیا چد بیجی امی والهی لجیر داگرن وکی امزانن وانه اما نرخاندنا هجمارا دا امزانی هر هجمارا که به نرخاندنا وینا که نرخی وینا که چیا لویده یکانی الجمع هر یک دیکانی دا هجمارا که ددیما وکی لویده امورن بیجن یک کومی یک چه هجمارا دیما ددو امی ورنا دهانی هر هجمارک دهانی دا دها ددیما نرخی وینا که دها امی بیجن ده کومی ده کومی ده کومی ده کومی ده چدیما پنجی امی اینا هجمارا خویا صدانی هر هجمارک نرخی وینا که صدانی دا صدا امی این بیجن صد کومی صد چه انجام دیما ده صد
الفيدي أمي ورنا هزاراني هجمار الجمع وكي أمزانين نرخي ويناكي هزارة أمي دينن هزار ده هزاراني نرخي هجمارة ده هزاراني ده هزارات ديما لفيدي چار هجمار الجمعنا هر هجمارك جيناكي ده هزارة ديما نرخي ويناكي ده هزارة الجامعة ويناكي تشي الجمع 40,000 الفيديو امتين بداويا برسا خويا سسيا امين هاكي برسا خويا بيرا چارة سركن برسا مايا بيا چك بيجي هجمار شغل جمعنا التابلوه دا امين اسكن بيچه هجمار کی جانه مسترا یان بچوکترا یان یکسانا وکی گو مزانی بو مگو می چاو هجماری خو جب ناس کن به کی جا هجمار مزنا و کی جا هجمار جی بچوچکا دما اموال ام به 4201 720 الجمعه لفيدي مگو هر پیپلکا مزن او هجمارا مزنا لفيدي اف 4 پیپلکا لفيدي 3 پیپلکا می این چواته انو 4201 مسترش 720 هجمارا مایا پایرا 10174 الجمعه چند پیپلکا الجمعه 5 پیپلکا هجمارا دیتری پنجی و 10102 الجمعه او جی هجمارکا 5 پیپلکا دما مگو پیپلکی ما یکسان بن امی چاو ناس کن گو هجمارا ما کی جانی مسترا امی این لهجمارا 10,000 میزینن امی این لهجمارا 10,000 الجمعه 3 هيا والهجمارا دي تري 5 هيا هجمارا مزن او هجمارا مزنا وكي ما ناس كربو دماغو بيبلك نفسها بيبلكا بي هجمارا مزن ده هزاراني دا او هجمارا مزنا هجمارا ما دي تري چل و سهو 40,000 و 500 و ده الجمع هجمارا دي چايا سهو 4,500 و ده لفيدي هجماري ما بيبلكي واني يكسانن اما این 10,000 میزیر 10,000 یکسانی 10,000 هزارانی یکسانی هزارانیه صدانی یکسانی صدانیه و دهانی جی یکسانی دهانیه و یکانی جی یکسانی یکانیه امتین چواته معناته هر دو هجمار الجمع یکسانن هجمارا ما پیرا 63,417 الجمع هاي 5 پیپلکا هجمارا دیتره 63,147 هجمارکا او جی 5 پیپلکا امی چاو ناس کن بکی جا هجمارا مزنا امی این 10,000 میزینن یکسانی 10,000 امی هزاری میزینن یکسانی هزارانیه امی اینا صدانی میزینن صدانی 4 جمعه والفيدي صدانی یک جمعه هجمارا مزن کی جانا 63,417 هجمارا پیرا 58,310 جمع هجمارا برانبری چیه 58,340 دیسا مهات 10,000 میزان یکسانن لی هزارانی یکسانن لصدانی یکسانن امی این لی دهانی میزنن دهانی لویدی یکا لویدی چارا هجمارا یا مزن او هجمارا مزنه هجمارا پیرا مگو 8,529 و 83,529 جمعه امی دیسا این 10,000 میزینن یکسانه امی این لهزارانی میزینن هجمارا مزن او یا مزنه لویدی دیما 83,529 او هجمارا مزنه لویدی شاگرد من دلال چند پرس الجمد مینن وکا کاری مالی هونی چاره سرکن دیرو پلا 14 دیا و الفيديو امتين بداوية وانا قا حتى وانا كديجي كيف خوشي لبنين